سڵاوتان لەبێت. مەلا بەختیار ئەندامی ئەنجومەنی سیاسی و بەرژەوەندی یەکێتی لە کۆنگرەیەکی ڕۆژنەمەوانیدا ڕایگەیاند 2 بۆ 3 مانگ بەر لە ڕووداوەکانی 8 تەمووز لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ژەهر خواردکراوە و لە دەستگای زانیاریەوە زانیاری پێدراوە کە ژەهر خواردکراوە، بەڵام پەنجەی تۆمەت ئاراستەی هیچ کەس ناکات. مەلا بەختیار ئاماژە بۆ ئەوەش دەکات پێشتر لە ناو یەکێتی بەرپرسی مەلەفە نهێنیەکان بووە، دەژڵێت یەکێتی نوێ 12,000 پلەی بەنایاسایی بەخشیوەتەوە و لە هەموو شت بێدەنگیمان کردووە بۆ ئەوەی یەکێتی سەرکەوێت. سەبارەت بە دەرکردنی لاهور شێخ جەنگی مەلا بەختیار ئاماژەی بەوە کرد بەپێی بڕیاری یەکێتی لاهور شێخ جەنگی دەرکراوە، بەڵام دەتوانێت راپۆرت بنووسێت و بەرگری لە خۆی بکات کە ئەمەش لە پەیڕەودا هەیە. چارەنووسی لاور بەپێی ئەو بڕیارەی کە دراوە لە یەکێتی دەرکراوە، بەڵام بەڕێی من ئێستاش حەقی دیفاعی لە خۆی هەیە. ئەگە بە ویژدان قسە بکەم ئێستاش لاور بۆی هەیە راپۆرت بنووسێ بەپێی پەیڕۆی ناوخۆ کە خۆیان تاێناوە حەقی دیفاعی لە خۆی هەیە، یا قبولیەکان یا قبولی ناکەن. هەر لە کۆنگرا ڕۆژنەمەوانەکەدا لە وەڵامی پرسیاری پەیامنێری شارپرێز مەلا بەختیار وتی لە کاتی گەڕانەوەی چۆتە تورکیا و 2 شەو ماوەتەوە، بەڵام هیچ بەرپرسێکی تورکی نەدیوە. دەربارەی ئەو کەسەی کە لە نووسنگەکەی خۆیدایە و گومانی تێوەگلانی لەو کارەوە لێ دەکرێت، مەلا بەختیار ئەوەی بۆ شارپرێز پشتڕاست کردەوە وتی بەڵێ کەسێکی نزیکی خۆی نزیکە لەو کەسانەی ئەو کاریان ئەنجام داوە. یەکەم بەڵێ ئێمە ترانزیتمان نەبوو لە تورکیا، 2 شەویش لە تورکیا بووین، هیچ کەسێکمان نەدیوە لە تورکیا، هیچ بەرپرسیارێکمان نەدیوە لە تورکیا. خۆتان نەزانن سیاسەتی من چۆنە سەبارەت بە کوردایەتی لە هەر چوار بەشەکەی کوردستان، لەبەرەوە پێویست ناکات شەرحی کەم. سەبارەت بەوەی ئەو قسانەی پرسیاری یەکەمەت، بەڵێ ئەو کەسەی کە ناوی دێ لێرێ نزیک بووە لەم تاوانەی بەرامبەر بم، لەو کەسانەی ئەو تاوانانیان بەرامبەر بەم کردووە نزیک بووە، بەڵێ بەڵام ئەوە خوێڕیە ناوێرێ ئەو کارانە بکە. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند سیستمی هاوسەرۆکی بۆ ڕاگررتنی بڵانسی جەندەریە و لە ناو یەکێتی سیستمی هاوسەرۆکی بەسەرچوو. ئەمڕۆ سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی ڕایگەیاند کۆنگرەی چوارەمی حیزبەکەی لە دۆخێکی نەئاساییدا بووە و دانانی 2 هاوسەرۆک لە نێو هەر پارتێک بۆ ڕاگررتنی هاوسەنگی ڕەگەزیە و لە ئێستاشدا یەکێتی یەک کەس بەڕێوەی دەبات و سیستمی هاوسەرۆکی لە ناو حیزبەکەیدا بەسەر چووە. وتیشی هەر کەس دەستی هەبێت لە ژەرخواکردنی مەلا بەختیار دەبێت تونترین سزا بدرێت. لە دوای ڕووداوەکانی 8 تەمووزەوە باڵ تاڵەبانی وەک کەسی یەکەمی ناو یەکێتی مامەڵە دەکات و لە کۆبوونەوەی لەگەڵ سەرکردایەتی و مەکتەبی سیاسی حیزبەکەی هاوسەرۆکی دووەم لاهور شێخ جەنگی دەرکات. سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق ڕەتی کردەوە نیازی وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراقی هەبێت. دادوەر فایق زێدان سەرۆکی دەسەڵاتی دادوەری عێراق لە لێدوانێکی ڕۆژنەمەوانیدا ڕەتی کردەوە نیازی وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیرانی عێراقی هەبێت و دەڵێت لە زۆر بۆنەدا ڕەتم کردوتەوە هیچ پۆستێک لە دەرەوەی دەسەڵاتی دادوەری وەربگرم. سەرۆکی دەسەڵاتی دادوەری عێراق لەبارەی ئەنجامدانی ساختەکاری لە هەڵبژاردننی پەرلەماندا وتی تا ئێستا بە بەڵگە نەسێلمێنراوە ساختەکاری لە هەڵبژاردندا کرابێت. سەبارەت بە هێرشکردنە سەر ماڵی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراقیش باسی لەوە کردووە، لێکۆڵینەوەکان هێشتا لە قۆناغی سەرەتاییدان. ژمارەیەک پەرلەمانتاری کوردستان نووسراوێکیان ئاراستەی دەستەی سەرۆکاتی پەرلەمان کردووە و تیایدا داوا دەکەن دەرماڵی خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان بگەڕێنرێتەوە. لە نووسراوێکدا 48 پەرلەمانتار ئیمزایان لەسەر نووسراوێک کرد بە مەبەستی سازدانی کۆبوونەوەیکی پەرلەمان تایبەت بەگەڕانەوەی دەرماڵی خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان کە لە ساڵی 2015 و 2016ەوە بڕدراوە. مەلە کاتێکدا بەهۆی هاتنی قێرانی دارایی بۆ هەرێمی کوردستان لە ساڵی 2015ەوە هیچ دەرماڵەیەک بۆ خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان خەرج ناکرێت. سەرچاوێکی تایبەت لە نێو کۆچبەرانەوە بە شارپرێسی ڕاگەیاند لە پاش ئەوەی دوێنێ سەربازانی پۆڵەندا بانگەوازی ئەویان بڵاو کردەوە کە لە 2 ڕۆژی داهاتوودا ڕێگەیان پێدەدەن بچنە خاکی وڵاتەکەیان، لەوێەوە بەپەڕینەوە بۆ وڵاتی ئەڵمانیا. سەربازانی بلاڕوسیا بە توندی کەوتنە ئازاردان و سزادانیان و دەستگیرکردنی بەشێک لەو کەسانەی کە وەک نوێنەر و قسەکەری کۆچبەران لە ڕابردوودا دەرکەوتون. سەرچاوەکە بە شارپرێسی وت دوای کاتژمێر 12 شەوی ڕابردوو سەربازانی بلاڕوسیا چەند نوێنەرێکی کۆچبەرانیان بە ناوی کۆبوونەوەوە لەگەڵ خۆیان بردووە و دەستگیریان کردوون و هەڕەشەی ئەوەیان لێکردوون. دەبێت تا کاتژمێر 12 نیوەڕۆ
کۆچبەران ناچار بکەن سنوورەکە ببەزێن و تەلبەندەکان بشکێن و بەلێشاو بپەڕنەوە بۆ ئەوبەر و ئەگەر نا مامەڵەی وڵاتی بێلاڕووسیا لەگەڵ کۆچبەراندا دەگۆڕێت. شارپرێس زانیاری ئەوەشی دەستکەوتووە کە ئەمڕۆ میدیا بەناوبانگەکانی بێلاڕووسیا هێنراونەتە سەر سنوورەکە و سەربازانی بێلاڕووسیا فشاریان لە کۆچبەران کردووە بۆ ئەوەی بەرچاوی میدیاکانەوە هەوڵی بەزاننی سنوور بدەن و تەلبەندەکە بشکێنن بۆ ئەوەی گرژی لە نێوان سەربازانی پۆڵەندا و کۆچبەراندا دروست بێت و بێلاڕووسیا بیقۆزێتەوە بۆ بەرژەوەندی خۆی. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەش کرا، شاد و بەختەوە.